ئەخلاق و نەتەوە و هەڵبژاردن لا نووسینی بێستون محەممەد ساڵح بۆ ئەوەی ئەقلی دەستە جەمعی قەراری تەندروست بدەین ئەم گۆشەیە بێ ئومێدی نییە نابگرە دواخستنی قەراری خەفەکراو نییە بۆ گەڕانەوە هەنگاو بەرەو دواوە یاخود بۆ لەباربردننی و دەرفەتەی لە پێشمانە بگراسوویەکە بۆ کرانەوەی چەتر و خانەی ئەقلی من و تۆی هاوڵاتی و خستنەوەی خاڵە بۆ سەرپیتی دەستەواژە تەندروستەکان لا پێناو چاکەی گشتی و بەرژەوەندی باڵای گشتی و سەروەری قانون و سڕینەوەی ئەقلی دەرەبەگی سیاسی و ئاشبەتاڵ لەڕێ قورئان کەلام و فەرمودەی پەروەردگار ژمارەی ئاەتەکانی 6236 ئاەتە لا نێوانیاندا 100 ئاەت باس لە عیبادات دەکات و لە نزیکەی 1534 ئاەت باس و شرۆڤەی لە ئەخلاقە و چۆنێتی ڕێکخستنیەتی لە نێو کۆمەڵگەدا خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين رسول الله محمد لێیە پرسن کامانە نەو کەسانەی زۆرترینیان بەهەشت جێگەیانە لە وەڵامدا دەفەرمێت تەقوى الله وحسن الخلق ئەحمەد شەوقی دەربارەی ئەخلاق لە دێڕەشێرێکدا دەنووسێت إنما أمم الأخلاق ما بقيت فإنهم ذهبت أخلاقهم ذهبوا لە واقعدا ئەخلاق ڕۆشن فکریەکی بەربڵاو و گشتگیرە لە نێو کۆمەڵگەدا ئەوترێت لە هیچ کەسێک مەپرسە بڕوانامەکەت چییە لە هیچ کەسێک مەپرسە پێگەکە چییە لە هیچ کەسێک مەپرسە لە خێزانەکەی لە هیچ کەسێک مەپرسە لە ئەرک و وەزیفەکەی لە هیچ کەسێک مەپرسە پارەکان چەندە تەنها پرسیار لە ئەخلاقی بکە کەواتە کەسانێک کەم ڕەوشت و بێبەهابن ئەو زانستەی کە خاوەنین کەم ڕەوشتیەکەیان بۆ داناپۆشێت بەڵام خاوەن ئەدەب و ڕەوشت کەمی زانستەکەیان بۆ داپۆشێت ئەو دەمەی پەروەردگار وەسفی جوانیەکانی پەیامبەر محەممەد دەکات بە چی وەسفی کردووە وإنك على خلق عظیم مەقسەدی کەلام ئەخلاق و تۆڕەگەکانی لە ئاسماندایە بەڵام گوڵ و بەرهەم و بۆنخۆشیەکەی لەسەر زەویە شارستانیت و مەدەنیەت خەسڵەتی بنەڕەتی بوونی ئەخلاقە و هۆکارە بۆ بەرزڕاگرتنی هەنگاو بەرەو بانگەشەی هەڵبژاردن و دیاریکردنی بربژێرەکان گرنگە لە قۆناغ و ڕۆژی بانگەشەوە تا ڕۆژی دەنگدان پابند بن بە سیفەتە جوانەکانی یەکتر قبولکردن و هاوبەشی سیاسی و ململانەی شەریفانە وەلە ئێستا پێشە وادەیە زۆرێک لە حیزب و گروپەکان بە کاوەخۆ کەوتونەتە وێزەی یەکتر تا ئاستی نەشیاوترین دەستەواژە و تەخمینکردن و بەخشینەوەی بەسەر یەکتردا هیچ متمانەیەک لای دەنگدەر نەماوە بگرە دەنگدەر بەرەو نامۆبوونە بن قانون جا تۆی حیزبیان خاوەن گروپ بە ڕەفتارەکەیت ئەمە پێ بزانیت یان نەزانیت و چەڵکردنەوە و خستنە ڕوویە و ناخەقێزەون و منافقەیە بەرامبەرەکان وەک کاردانەوە هەتا بەڕاستی جێگەی داخە پەرلەمانتاریان هەر کەسێک زمانی بازاڕی بەگەڕ بخات تۆ سنووری خۆت بزانە و هێرش بۆ سنووری خودی ئەوانەی ترمەکە باوکی هیچ قانون و دەستورێک ناتوانێت ڕاپێکی بەردەم قانون و حرەمی هۆڵەکانی دادگات بکات وەلێ کاتێک تۆ بە دەوروبەر و نزیکەکان بڵیت باوکی سەگت معلومە بەرامبەرەکە لە وەڵامدا چاوەڕێمەکە پێت بێژێ باوکی بەگت سنووری پاراستنی زمان پێوانەی دەرخستنی ئەخلاقە زمانی تەخوین و تۆقاندن و ترساندن و هەڵبەستنی تۆمەت و سڕینەوەی نەیاران کارێکی باش نییە بۆ پیادەکردنی بنەماکانی دیموکراسی لە کۆمەڵگەی کۆرپە لە سەرەتاکانی دیموکراسی ئاخرم بربژێرانەی حیزب ئینسان دەهریەکەن یەکێکیان لە سۆشیال میدیاوە ئەڵێ چی ئەگەر عێراق بیەوێت حکوومەتی هەرێم نەمێنێت دەچینەوە شاخ و شۆڕش دەست پێەکەینەوە شۆڕش نائەزیزم هەڵیت ئەو سەردەمە گوزەشت مەفروزەکان ڕێنوێنی دەکران لەلایەن گەنجانی شارەوە بۆ چالاکیە کێوماڵی ڕێگەیان بۆ دەکردن شەوتابەیانی پاسەوانی پێشمەرگە بوون ئەزیزم ئەو شۆڕشەی جەنابەت بە نیازی بۆی بچیتەوە شاخ 34 ساڵە هەر هەمووتان بۆی بوون بە بازرگانێکی مشەخۆر تا بەم ڕۆژە گەیشتوین و جەنابەت دەڵێیت ڕاستە موچە خۆران لە دۆخێکی سەختدان بەڵام گرنگەوەیە ژیان بەردەوامە کەسیش لە برسانە مردووە پەرلەمانتارێکی تر لە تۆڵەی مەحکومکردنی براکەی دەڵێت لەمە و دوا بە ئەجداد و ئابادی هەردوو بنەماڵەکەدا دەچین بە ویژدانتان ئەمە زمانی ئاخاوتنی کەسێکە ببێتە سمبولی نوێنەرایەتی میلەتێک و ئەخیرەن ئێستا معلومە دەردی بیرمەندی گەورە کریشنامۆرتی دەڵێت قەیرانەکە قەیرانی هوشیاریە و شۆڕش شۆڕشی ڕاستەقینەی هوشیاریە بۆیە ئاسوودەیی هەڵاتن نییە بگرە لە ئاشتیدایە لەگەڵ خودی خۆت هەرچەندە دەرەوەی خۆت ناسەقامگیر و ناجێگیر بێت خوا قەزاتان بخان نوێنەر و بربژێری ئازیز ئەخلاق بکەنە پێوەر و پایەکانی بنیادی کۆمەڵگە بازاڕی بیرکردنەوەوەی تەواوی بەها شەرعیە ئەخلاقیەکان لە گرێژ نەچوون بە تیۆری کاردانەوە و تیۆری موئامەرە ناتوانن بەردەوام بن حەقوایە ئیستێک بکەن خۆتان و دەم و زمان و مێشکتان پۆخت بکەنەوە ئەوێ دەم بۆ ئەخلاق و نەتەوە و هەڵبژاردن قسەیەکی لێ دەکەین تێگەیشتن بۆ عاقڵ ممکینە و بۆ کەسانی بازاڕی نامۆبوونە بەردەوامی